لە 2018 تەماشاکەن هەر 2016 تورکیا پرۆژەی پشتێنەی ئارام دەینتە گۆڕێ دەیەوێت لە دەریای سپیناوە ڕاستەوە لە عەفرینەوە پشتێنەیەک دروست کات تاوەکو دەگاتە ئاخری نفوزیوی کە زینی وەرتەیە لە منتقەی وەرتەیە ڕێک بجرابتان زۆر دیتە ئێستاش تەماشاکەن تورکیا لەسەر ئەو زنجیرە سیانەی کە لە دەریای سپیناوە ڕاست درێژ دەبتەوە تاوەکو دەگاتە زینی وەرتێ دیواری دروستکردیا قەڵاتی دروستکردیا یعنی سنووری مابینی ڕۆژئاوا و باشووری کوردستان 1100 کیلۆمەترە لەو 1100 کیلۆمەترەی لە هەموو دەواازە گرنگەکان لە عەفرینەوە بگرە تاوەکو دەگاتە ئاخر حدودی عراقی دیوارێکی دروستکردیا کە 3 مەتر بڵندە مەترەکیش یعنی هەر دیوارەکە تەماشا بکەی تەماشا دەکەی دەڵێ سنووری کوردستان دیوار ڕێژ دەکرێت لە 2019 هات سەرەکانی و گرسپی گرت و لە 2020ەوە تەماشا دەکەی شەڕەکان لەزا خۆیە لەبەرەوەی دەیە خەتەکەی تەواوکە ئەوەی زینی وەرتێژ ڕوودا ئاخر خاڵ بگرتی